ڕۆژی سەرکەوتنی کۆمەڵانی خەڵک بەسەر دیکتاتۆریەتی ئاینیدا نزیکە. ئەوەی لەم ڕۆژانەی دواییدا لە ئێران ڕوویدا یەکێک لە خوێناویترین و لە هەمان کاتدا ڕیسواترین قۆناغەکانی ژیانی 47 ساڵەی کۆماری ئیسلامی بوو. شەقامەکانی شارەکانی ئێران شایەتی خوێنڕشتێکی بە بێبەزەیی بوون کە نیشانیدا ئەم ڕژیمە لە ساتەکانی هەستکردن بە مەترسیمانەوەدا تا چڕادەیەک پەنا دەباتە بەر توند و تیژی بێبەزەیانە. دەیان هەزار کەس کوژران، بریندار بوون یان دەست بەسەر کران. بنەماڵەکان ئازیەتبار بوون، گەنجەکان لە بەندیخانەکاندا ئەشکەنجە دران، شارەکانیان کردە پادگانی سەربازی. بەڵام پرسیارە بنەڕەتیەکە ئەوەیە، ئایا ئەم سەرکوتکردنە بە مانای تێپەڕینی ڕژیم لە قەیرانی مانەوەیە؟ ئایا کۆماری ئیسلامی بەم خوێن ڕشتنە قەیرانی بوونی خۆی چارەسەر کردووە؟ بێگومان نەخێر. کۆماری ئیسلامی لە سەرەتاوە ئەم ڕاپەڕینەی بە مەیدانی چارەسەرکردنی چارەنووسی خۆی دەزانی. ڕژیمێک کە نەیدەویست و دەتوانی کەمترین دەستکەوتێک بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی خەڵک بدات، پەنای بردە ئامرازێک کە هەمیشە لە دەستیا بووە و ئەویش سەرکوتکردنی خوێناوی بوو. ڕژیم بەرامبەر بە قەیرانی مانەوە ڕێگەیەکی هەڵبژارد کە تەنها دەبێتە هۆی قوڵترکردنەوەی کەلێنەکان و تونترکردنی قەیرانی مانەوەی خۆی. یەکەم هەنگاوی ڕژیم پچڕاندنی پەیوەندی خەڵک بە جیهانی دەرەوە بوو. ئینتەرنێت ناکارا کرا و ئەو پەنجەرەیەی کە خەڵک لە ڕێگەیەوە لەگەڵ جیهان پەیوەندیان بوو داخرا. ئەم پچڕاندنی پەیوەندیە نەک تەنها ڕێگەی گواستنەوەی هەواڵ و وێنەکانی بۆ دەرەوەی وڵات گرتەوە، بەڵکو لە ناوخۆی وڵاتیشدا ڕێگەی هاوەهەنگی نێوان شارەکانی لە ناڕزایەتیەکانیاندا لەگەڵ یەکتر لە نێو برد. لە سێبەری ئەم بێ هەواڵیە دیجیتاڵیەدا کۆماری ئیسلامی دەستیدایە کوشتاری خەڵکی ناڕازی و بێدەرەتان. هێشتا ڕەهەندە وردەکانی ئەم کارەساتە مرۆیە بە تەواوی ڕوون نەبوونەتەوە. ئاماری ڕاستەقینەی قوربانیەکان لە پشتی پەردەی سانسۆر و سەرکوتدا شاراونەتەوە و بەڵام هەر هەواڵێک کە دەگاتە دەرەوە وێنەیەکی تاڵتر و دڵتەزێنتر لە ڕاستی نیشانەدات. بەڵام ڕاستیە سەرسەختەکە ئەوەیە کە ئەم سەرکوتکردنە بە هیچ شێوەیەک بەمانای تێپەڕینی ڕژیم لەو قەیرانە نییە کە تێیدا دەست و پێ دەکوتێ. قەیرانی کۆماری ئیسلامی قەیرانێکی کاتی نییە، قەیرانێکی قوڵە کە ڕێگی لە سروشتی ئەم ڕژیمەدایە و بە هەموو ڕەهەندەکانی سیستەمدا چوەتە خوارەوە. هەموو کۆڵەکەکان لە ئابووری و سیاست و ئیدۆلۆژی کە ئەم ڕژیمە لەسەریان دامەزراوە هاوکات شەقیان بردووە. کاتێک کۆڵەکەکانی بینایەک هەمویان پێکەوە شەق هەڵدەگرن، چاکردنەوەی بچووک سوودی نابێت. هیچ ڕادەیەک لە سەرکوت ناتوانێت ئەم کلێنانە چاک بکاتەوە، چونکە ڕەگی قەیران لە پێکهاتەی حکوومەت و ناتوانایی لە وەڵامدانەوەی پێداویستیەکانی کۆمەلگەیە. بینا یا دەبێت سەر لە نوێ بینا کرێتەوە یان دەڕوخێت. سەرکوتی تون دەتوانێت ساتی ڕوخاندن دوا بخات، بەڵام ناتوانێت ڕێگری لێ بکات. کاتێک خەڵک ناتوانن نانی شەوی خۆیان دابینکەن، کاتێک هەڵاوسان و گرانی هەموو ڕۆژێک سفری خێزانەکان زیاتر بەتاڵ دەکات، هیچ ڕادەیەک لە سەرکوت ناتوانێت دەنگی ناڕەزایەتیان بکوژێنێتەوە. خەڵکێک کە هیچیان نییە بیدۆڕێنن لە هیچ دەسەڵاتێک ناترسن. ئەمە چارەنووسی هەموو دیکتاتۆرەکانی جیهانە کە کاتێک دەگەنە بەردەم لە ناوچوون هەرچی لە توانان نایاندایە بۆ مانەوەی خۆیان بەکاری دەهێنن. مێژوو پڕە لە نمونەی حکوومەت گەلێک کە لە ڕۆژانی کۆتاییدا بە پەنابردنە بەرتوندی و تویژی بێسنوور هەوڵیان داوە تەمەنی خۆیان درێژ بکەنەوە، بەڵام تەنها ئەوەی بەدەستیان هێناوە خێراکردنی ڕەوتی ڕوخانی خۆیان بووە. کۆماری ئیسلامیش لەم یاسایە بەدەر نییە. هەرچەندە زیاتر پەنا بباتە بەر سەرکوت، هەرچەندە زیاتر خوێن بڕێژێت، کەلێنی نێوان خۆی و کۆمەلگا قوڵتر دەکاتەوە. بزوتنەوەی ناڕەزایەتی ئەم دوایانەی ئێران پێش هەموو شتێک دەنگی ناڕەزایەتیە لە زوڵم و دەستدرێژی و جیاکاری و سەرکوتدا. دەنگێک کە نە بە پیلانی دەرەکی دەستی پێکرد و نە بە سیناریۆیەکی کۆماری ئیسلامیش ناکوژێتەوە. ئەم ناڕەزایەتیە ڕێگی لە ڕاستیە تاڵەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکدایە، لە گرانیدا، لە هەژاریدا، لە بێکاریدا، لە هەڵاواردندا، لە سەرکوتدا و لە نایەکسانیدا. کوشتاری خەڵک دەبێت بە نیشانەیەک لە کۆتایی سیستەمێکی کۆن و لاوازدا بنین کە بۆ بەردەوامبوونی تەمەنی کارەساتباری دەست ئەداتە هەموو کردارێک. ڕژیمێک کە تەنها بە تونند و تیژی دەتوانێت خۆی بپارێزێت، ڕژیمێکە کە ڕۆژانی کۆتایی خۆی بەسەر دەبات. مێژوو فێری کردوین کە ئەو حکوومەتانە هەرچەندە ڕەنگە لە دەرەوە بەهێز دیار بن،
بەڵام لە ڕاستیدا خاوەنی لەرزۆکترین بنەماکانن. ئەمڕۆ کۆماری ئیسلامی لە بارودۆخێکدایە کە هیچ چارەسەرێکی بنیادنەری لە پێشدا نییە، نەدەتوانێت ڕێفۆرم بکات چونکە هەر ڕێفۆرمێک بەمانای دەستپێکردنی ڕەوتی ڕووخانە نەدەشتوانێت بەم شێوەیە بەردەوام بێت چونکە کۆمەلگا چیتر بەرگەی زیاتری نییە. لەوەها بنبەستێکدا تەنها ڕێگەیەک کە ڕژیمەی ناسێت سەرکوتە، بەڵام سەرکوتیش چارەسەر نییە، بەڵکو تەنها دواخستنێکی کورتخایەنە لە پرۆسەی ڕووخاندا. ئەم ڕۆژانە سەختە، ئەگەر چی دژوار و پڕ لە ئازارن، بەڵام کۆتاییان هەیە. کۆمەڵانی خەڵکی ئێران لە درێژەی مێژووی خۆیاندا گەلێک جار نیشانیان داوەکە لە خەبات لە دژی زوڵم و سەرکوت دەست هەڵناگرن. ئەمڕۆژ لەگەڵ هەموو سەرکوتەکان و خوێن ڕشنەکاندا هیوا هێشتا زیندووە. هیوا بۆ ڕۆژێک کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ستەم لێکراو، خەڵکی تینووی یەک هەناسە هەڵکێشان بە ئازادی بتوانن لە وڵاتێکی ئازاد و یەکسان و خۆشگوزەراندا پێکەوە بژین.